بسم الله الرحمن الرحيم. مسلمانان و ڕۆژەوانانی بەڕێز، سەرەتا نزیک بوونەوە و بەخێرهاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان لە خۆمان و هەموو مسلمانانی جیهانەکەین. خوای گەورە بەخێر و خۆشی و بە تاعەت و عیبادەت و بە لێخۆشبوونەوە بەسەرمانە تێپەڕێنێ. خۆشەویستان، لەو باسانەی کە ئەمانەوە باسی کەین، زنجیرە باسێک دەربارەی ڕەمەزان، ئەمە یەکێک لەو باسانەیە کە ئێمە لە پێش هاتنی ڕەمەزان و سەرەتای ڕەمەزانە چۆن پێشوازی لە ڕەمەزان بکەین، چی بکەین لە ڕەمەزانە، چۆن خۆمانی بۆ حازرکەین. خاڵی یەکەم، دڵخۆش بین بە هاتنی ڕەمەزان، خۆشحاڵ بین، پێمان خۆش بێت کە ڕەمەزان یەتە پێشەوە، نەک بە پێچەوانەوە. چونکە سەلەف و سەحابە و تابعین و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە گەرم و گوڕی و بە خۆشی و بە شەوق و زەوقەوە پێشوازیان لە مانگی پیرۆزی ڕەمەزان کردو. پاشان خاڵێکی تر ئەبێ ئێمە تەوبەیەکی نەسوح و ڕاستەقینە بکەین، تەوبەیەکی چاک لە هەموو کەم و کوڕی و گوناه و تاوان و خەتایەکە کردومانە، وەکو قورئان فەرمێ وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. ئەی ئیمانداران، ئێوە هەمووتان تێکڕا تەوبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای خوا بۆی سەرفەراز بن، سەرکەوتوو بن، ڕزگار بن لە قیامەتە. خاڵێکی تر ئەبێ ئێمە نەخشە و پلانێکی ڕێک و پێکمان هەبێ بۆ ئەوەی هەموو ڕۆژ و کات و سات و وەختەکانی ڕەمەزان بە شەو بە ڕۆژێوە بە چاکە و بە عیبادەت بەسەر بەرین و لە شتی گوناه و بێهودە و بێکەڵک و ئەوانە خۆمان بە دوور بگرین، بۆ ئەوەی کە ڕەمەزان کۆتایی دێ بە لێخۆشبوون و لێبوردەی خوای گەورە کۆتاییمان بە ڕەمەزانێ نابێ ئینشاء الله تعالی. پاشان ئەبێ ئێمە عەزممان جەزم بکەین لەسەر ئەوەی کەواوەکو کاتەکانی ڕەمەزان بەسەرمانە تێنەپەڕێ ئیلا چاکە و عیبادەت و پەرستشێکی تێ ئەنجام بدەین، لە نوێژە فەرزەکان، لە قورئان خوێندن، لە ماڵبەخشین، لە زیکر و سڵاوات و ئەدعیە، تەراویح، ئیعتیکاف و لەیلەة القەدر، هەموو ئەمانە ئێمە هەوڵ بدەین کات و سات و وەختەکانی پێپڕکەین. پاشان ئێمە زۆر پێویستە لە مانگی ڕەمەزانە و پێش مانگی ڕەمەزانیش یا لە سەرەتای ڕەمەزانەوە ئەگەر هیچ نەمێت نامیلکێک لەسەر ئەحکامەکانی ڕەمەزان بخوێن، و ئەلحەمدولیلا زۆربەی خەڵک خوێندەوارە و سەرچاوە و کتێبی زۆر بە زمانەکانی عەرەبی و کوردی و هەموو زمانەکان بە تایبەتی کوردیش هەیە، لە بازاڕە هەیە، لە ئینتەرنێتە هەیە، لە سۆشیال میدیا زۆر بابەت و کتێب هەیە لەسەر ڕەمەزان. ئەتوانین شارەزایەکی باش بۆ ڕەمەزان پەیاکەین و بەرچاومان ڕوون بێ، کە بەداخەوە زۆر جار لە ڕەمەزانە زۆر پرسیاری سادە و ئەوە نییە، شتێکی وا گرنگ نییە خەڵک مامۆستاکانی پێوە مەشغوڵەکەن، ئەگەر هەیەکی خۆی نامیلکێ بخوێن تۆ پێویستی بە و هەموو پرسیار و وەڵامە نابێ. خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی ئێمە بڕیار بدەین گۆڕانکاری لە خۆمانە بکەین لە مانگی ڕەمەزانە، بە چاکی بە شێوەیەکی جددی گۆڕان بەسەر خۆمانە بێن. ئەوەتە سێرەکەی وایە پێش ڕەمەزان جگەرەیە خوا، لە ڕەمەزانە جگەرەکە ناخوا، مانایەتوانێت گۆڕان بەسەر خۆیان بێنێ. لە پێش ڕەمەزان سێژەمە نانی خواردو، ئێستای کاتە دووژەم لە ڕۆژە، معناوایە گۆڕان بەسەر شێوەی خواردنەکەی هاتووە. کۆمەڵە عیبادەتی زیادەکە پێش ڕەمەزان نەیکردو، معناوێتوانێت گۆڕان بەسەر عیبادەتەکان بێت، زیاتر بەرەو پێش بچێت. پاشان لە ڕووی نەفسی و ڕۆحیەوە خۆمان ئامادە بکەین بۆ ڕەمەزان. زۆر مهمە لە ڕووی نەفسی و ڕۆحی و ئیمانیەوە خۆمان ئامادەکەین کە ئێمە بەرەو ڕووی مانگێکی پیرۆزی مبارەکی گەورەی عیبادەتیا گەورە ئەڕۆین، ئێمە بتوانین هەموو سات و کاتەکانی بەهرەمەند ببین تایە، زۆرترین عیبادەت ئەنجام بدەین و زۆرترین کاتمان بەخواپەرسیوە سەرف بکەین. ئەو مانگە وا بزانین لە دەورەیەکاین، لە دەورە و خولێکاین، خولێکی ئیمانی، خولێکی عیبادی. چۆن قوتابیەک کاتێکە لە پۆلی شەشی ئەعدادیا بێ بۆ سەعیکردن و خۆ ئامادەکردن دەرەجەیەکی باش بێنێ، زۆر شت لە خۆی حرامەکە، سەیری تەلەڤیزیۆن ناکە، ناچێ بۆ بازار گەڕان و شت ناکە، سەردان ناکە، هەر خەریکی خوێندنەوە و سەعی و شت لەبەرکردنە بێ. ئێمەش ئەبێ قیامەت زۆر گەورەتر لە شەهادەیەک کە تەلەبەیەک لە پۆلی شەشا بیهێنێ بۆی لە زانکۆیەکی باش وەربگیری. ئێمە ئەگەر قیامەت بەدەستبێنین و بەهەشت بەدەستبێنین بۆ هەتایی ئاسوودە و بەختەوەرە بین. بەڵام شەهادەیەک لەوانەیە هەر بۆ دنیا بێ و جاری وایە کەسەکە ئەنجامەکەش ناگرێ، یا بیشی گرێ لەوانێ
خۆ دوای بەمردن کۆتایی دێ. خاڵێکی تر ئەوەیە کەواکو ئێمە چەندێ بتوانین خۆمان لە تێکەڵاوی و تێکەڵی خەڵک چون بۆ بازار سەردانیکردن ئەم جۆرەشتانە کە زەرور نین ئەوەی زەرور بوو قەی ناکە، بەس ئەوەی کە زەرور نییە ئینسان بە بێهودە کات بۆ شتانەوە سەرف نەکە، هەوڵدا کاتەکانی وەکو باسمان کرد هەمووی بەشتی چاک و بەسوودەوە بەسەر بەرێ. خاڵێکی تر هەر یەکەمان هەوڵ بدا لەوانی کەوا خاوەن خێزان خۆی و ماڵ و مناڵیشی ڕابێنێ لەسەر ئەم شتانە باسمان کرد. کتێبێکیان بۆ بخوێنێتەوە لەسەر ئەحکامی ڕۆژ و هانەمدا لەسەر تەراویح، لەسەر زیکرەکان، لەسەر قورئان خوێندن، ئەتوانن مەسەر چەند سوورەتێک دیاری بکەن پێکەوە لەبەری بکەن، چەند دوعایەک دیاری بکەن پێکەوە بیخوێنەوە، شەوانە بابەتێکیان بۆ باسکە. ئاوا ینی بۆ ئەوی ماڵ و مناڵەکە لە باتیەوە بەشتی زنجیرە و حەلقە و بەسەرهات و تەلەڤیزیۆن و باقی ئەو شتانەوە مەشغوڵ بن، بە ئەم شتە بە سوودانەوە مەشغوڵ بن. خاڵێکی تر ئەوەی کەواوەکو ئێمە بەڕاستی لەو کاتەدا ئەبێ زیاتر خۆمان یەکلا بکەینەوە بۆ ئەو مانگە. بەشتی تری زۆر مەسەلا بێهودە وەکو خەوی زۆر، نان خواردنی زۆر گەڕان بۆ بازار و شت کڕینی جەژن و جل کڕین و قۆنەرە کڕین و پێویستیات و بمانەوە یعنی هەوڵ بدە پێش ڕەمەزان ئەم شتانە بکەی، پێش ڕەمەزان ئەم شتانە بکەی، بۆی لە ڕەمەزانە بەم شتانەوە مەشغوڵ نەبی، ڕەمەزان تەنها و تەنها تایبەت کەی بە ئەو شتانی کە هی ڕەمەزان و سوودیان هەیە بۆ قیامەتت و بۆ دۆ ڕۆژی خۆت باشن. وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.